یەکگرتووی ئیسلامی کوردستان پرۆژەکەی بۆ چارەسەری دۆخی سیاسی هەرێم ڕادەستی پارتی کرد. ئەو حزبەش لە زاری وتەبێژەکەیەوە لەبارەی پرۆژەکەی یەکگرتووەوە دەڵێت پرۆژەکە بەخەمخۆرانە دەبینن بۆ چارەسەری کێشەکانی هەرێم، بەڵام سەرنج و تێبینیان لەسەر هەندێک خاڵ هەیە، بەتایبەتی لەسەر چۆنیەتی ڕیزبەندی چارەسەری کێشەکان و ئەنجامدانی کۆبنەوەی پێنج قۆڵی، چونکە ئەوان وەک پارتی پێیان باشە بازنەی کۆبنەوەکان فراوانتر بکرێت. ئەوان پێیان باش بێت کە کۆبوونەوەی پێنج قۆڵی بکرێت، ئێمە پێمان باشە کۆبوونەوەی حەوت هەشت قۆڵی بکرێت، چونکە لە پرۆسەی سیاسیدا تەنیا پێنج حزب لە وڵاتەدا دەسەڵاتدار نین و بەشدار نین لە پرۆسەی سیاسیدا. هەروەها سەبارەت بە چۆنێتی چارەسەرکردنی ئەو گرفتانی هاتوتە پێش و ڕێزبەندی ئەولەویاتەکان لەوانەیە لەوەشدا هەندێک مناقەشەمان هەبێت لەگەڵ یەکتری کە بەردەوام دەبین بۆ ئەوی کە ئەم مناقەشانە هەبێت لە بینی ئێمە و لە بینی ئەوان و لە بینی لایەنەکانی دیکەش بۆ ئەوی کە چارەسەری گونجاو بدۆزینەوە و کۆتایی بە مناقەشەکانمان بێنن. ئەندامێکی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتوو کە بەشداری کۆبنەوەکەی کرد دەڵێت جگەلەوەی گفتوگویان لەسەر پرۆژەکەی یەکگرتوو کردووە، هاوکات جارێکی تر پارتی پێشنیازی بۆ یەکگرتوو کردووە کە پۆستی سەرۆکی پەرلەمان وەربگرێت تا بەشێکی کێشەکان چارەسەر ببێت. هەوڵەکانی ئێمە وەڕوار وەڵامی لایەنەکان ئێمە پێمان وایە کاریگەری زۆر باشی وە لەسەر قەنەعەتی ئەوان و هیوادارین هەموو لایەنەکانیش بەدەم خواستەکەیمەوە بێن. بەڵێ عەرزی یەکگرتووکردنی ئیسلامی کوردستان کرایە کە ئەگەر یەکگرتوو بچێتە پێش ئامادەن پۆستی باڵاتری بدەنەوە، پۆستی سیادی گەورەی بدەن، بەڵام یەکگرتوو پێ وایە دەبێت لە چوارچێوەی کۆدەنجێکەوە بەیەکەوە بوونەکە وەکو مەرحەلەیەکی ئینتیقالی تا دەکەین باڵەبژاردن درێژە بە خۆناغا بدەین بەیەکەوە. بێگومان هەر لایەنەکە ئامادە بێت لەگە لایەنێکە ڕێکەوتن بکات خۆی ئازادە، بەڵام پێمان وایە درێژەدان بە ڕێکەوتنی پێشوو بۆ سەقامگیری ئێستا پێویستە. بێگومان یەکگرتووی ئیسلامی کوردستان پرۆژەیەکی 12 خاڵی بۆ چارەسەری کێشە سیاسەکانی هەرێم ئامادە کردووە و بۆ ئەو مەبەستە ڕۆژی یەکشەممە لەگەڵ یەشێتی کۆبووەوە و ڕۆژی پێنجشەممەش گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ کۆبوونەوە. یەکگرتووی ئیسلامی لە پرۆژەکەی لە ئاماژەی کردووە بەپێی ئەنجامی هەڵبژاردنەکانی ساڵی 2013 پێنج حزبەکە بەرپرسیارن لە ئەرچی چاکردنەوەی دۆخەکە. هەروەها جەختی کردوتەوە کە سەرۆکایەتی پەرلەمان بە تەفاهوم دووبارە ڕێک بخرێتەوە و حکوومەت کارا بکرێتەوە. ڕێبەرکاکە یەنارتی هەولێر.